بەڵێ گوڵباخ سلااوت لێبێ ئیداری فۆرمی ڕافیدەین لە بەغدا دەستی پێ کردووە لە ژێرناوی جیهان لە گۆڕانکاریدایە لەگەڵ ئەو بگرە و بکێشەی دۆخی سیاسی کە لە عراق هەیە هەڵبەت لێرە دیدارەکان بەردەوامن و کەسایەتی سیاسی عراقیش تە و قسەی خۆیان هەیە لەسەر دۆخی سیاسی عراق ئێمەش لێرە هەوڵ دەدەین کە دیپلۆماتکاران باڵێزان یاخۆت ئەوانەی کە ئەکادمیستن لە بواری سیاسی قسەیان لەگەڵ بکەین لە بارەی ئەوەی کە عراق لە کوێی گۆڕانکاریەکانی جیهاندایە بۆ ئەم ساعتە بەڕێز رامۆن بلێکوا باڵێزی پێشووتر یەکێتی ئەوروپا لە عراق لەگەڵمدایە لەگەڵ ئەو ئەمباسە دەوروژێنم. Thank you for giving this opportunity. First of all, I would like to start with the caption of the Rafidain Forum. The world is changing, whereas the position of Iraq is not changing. Well, the world has always been changed. ژیان و جیهان بەبەردەوام لە گۆڕانکاری دایە. ئێمە بینیمانە لە ڕابردوودا لەوەی کەوا بەم دوایانە ململانەکان بەرەوبەر فراوان بوون چوونە ئەوەی کە فراوان بوونەوە و ئێمە دەزانین کەوا جیهان لە گۆڕانێکی گەورەدایە چونکە بەڕاستی دەوڵەتەکان هەمویان بە ئەندازەیەکی جیاواز بە شێوازی جیاواز هەنگاو دەهاوێژن ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوروپا عێراق پێم وایە بەڕاستی باش ناونیشانی دیدارەکە هەڵبژێردراوە چکە بەڕاستی جیهان لە گۆڕانێکی هەستیاردایە عێراق بەڕاستی لەم ناوەڕاستەیە لەم گۆڕانکاریە ڕۆڵێکی کاریگەری هەیە چکە ڕۆڵێکی جیۆپۆلیتیکی کاریگەری و باشی هەیە و بە شێوەیەکی کاتی دەتوانێت لە ناو سنتەری ئەم ئەجەندا نێودەوڵەتیەدا بێت ئەمە شتێکە کە پێشتر دەتوانین بڵین عێراق لە دەستی دابوو ئەم ڕۆڵی لە دەستدا بوو و کۆمەڵێک فاکتەری دیکە کاریگەری لەسەر عێراق دروست کرده بوو بەڵام ئێستا بەهۆی کاریگەریەکانی تەکنەلۆژیا و ئەم واقعە ڕیالی ئابووری نوێیە سیارەکەم ببورە بۆ عێراق ئامادەکاری بۆ ئەم گۆڕانکاری بە تایبەت لە گۆڕانکاریە تەکنەلۆجیەکان بە بەراورد لەگەڵ وڵاتە ئازادەکان من پێم وان نییە من پێم وایە عێراق زۆر جەختی کردبووە سەر ڕۆڵە جیۆپۆلیتیەکەی و ڕۆڵی وزە و لە ڕووی تەکنەلۆژیەوە تا ئەندازێکی زۆر کەمتر ڕۆلی هەبووە بەڵام ئەو دەوڵەتانە هەوڵیان داوە کەوا ئەمە لە چوارچەوەی بیکردنەوەیەکی استراتیژیانە لەخوا بگرێت و وڵاتای دیکەشمان هەیە کە ئیسرائیل و ئێرانن کە لە ڕووی تەکنەلۆژیەوە زۆر پێشکەوتون ئەو درۆنە باشی کە تورکیا پێشکەشەکە بۆ نمونە ئەم دەوڵەتان لە ڕووی تەکنەلۆژیەوە باشتر پێشکەوتون بەڵام عێراق یەکێکە لە دەوڵەتانی کە توانی بێتی ئەم گۆڕانکاریە باش ئەنجامدا بەڵام پێم وایە داهاتوو پێناسە دەکرێت لە ڕێگەی چی ئەم تێکەڵاویە لە سەرچاوەکان کە دەوڵەتان دەتوانن وەکو ئاو وزە گاز هەموو ئەمانە فاکتەرن بەڵام هەمان کاتە تەکنەلۆژیاش دەتوانێت پەیوەندیەکی باشتر و هەمانگی باشتر لە نێوان دەوڵەتە دراوسیانە دروست بکات هەرچۆن تۆ باس کرد من دەمێ بپرسم کە تۆ لە ئەوروپا هاتی خەڵکی لە زستانی ئەوروپا زۆر قورس دەبێت زۆر سەخت دەبێت بە وڵاتانی ئەوروپا بەبێ غازی سروشتی رووسیا چۆن غازی سروشتی عێراق دەبێتە بەشێک لە بۆ بڕکردنەوەی ئەو غازەیە کە ئەوروپا پێویست پێم وایە کەوا بابەتەکە زیاتر بەهۆی جەنگی قەیرانی ئۆکرانیاوە دروست بوو و کەمکردنەوەی غازی سروشتی بوو بۆ ئەوروپا پێم وایە ئەوەی کە زۆر جێ نیگەرانیە بۆ ئەوروپیەکان بریتیە بە شێوەیەکی کراوەش گفتوگۆی دەکەن بریتیە لە کاریگەری کەمبوونەوەی غازی رووسیا لەسەر ئەوروپا بە تایبەتی لە زستاندا ئێمە بەڕاستی ئێمە ئابوووریەکمان هەیە کەوا کاریگەر بووە بەهۆی جەنگەکەوە و هەروەها کاریگەر بووە هۆی پەتای کۆڕانەوە و هەروەها گۆڕانکاری لە نرخی خۆراک و نرخی نەوت و گاز واتە ئێمە ئێستا لە چکە ساتێک داین کەوا لە قەیرانی ئابووری داین
و کاریگەرەکانی ئەمەش زۆر بەڕوونی دەرکەوتووە لەسەر ئێمە و پرسی غاز بەڕاستی ڕۆڵێکی کاریگەری هەیە من پێم وان نییە کەوا ئەوروپا ئێستاکە با بڵێن کێشەیەکی استراتیژی گەورەی هەیە لە غاز چونکە وا خەریکن هەندێک ڕێگەچاریان دۆزیوەتەوە بەڵێ کاتێک کە زستان دێتە پێشەوە شارەکە زیاترە بێ من هاوڕام لەگەڵتا بەڵام ئەوروپا ئێستاکە شوێنگرەوەی دەستنیشان کردووە هەندێک ئەو کەسێکەوە بازدەرە لە ئەوروپا بەڕاستی کەسی بازدەر زیانی بەردەکەوێت بەهۆی گرانبوونی نرخی گاز ئەمە کێشەکەیە بەڵام ئەمانە ئەوە نییە کە ئێمە هیچ غازێکمان نابێ ئەم زستانە لە ئەوروپا نەخێ بە پێچەوانەوە بەڵکو نرخەکەی گرانە بێتەوە بەڵام وەکوتم چارەسەرەکان بەردەوامن هەوڵدان بۆ گەڕان بە دوای بەدیل بەردەوامن و ئەمەش بە ئایندێکی نزیک دەرئەنجامی دەبێت بەڵام بە هاوڕاتم لەگەڵتا لەوەی کێشەی گەورە بریتە لە کاریگەری سیاسەکانی ئەم جەنگە چی بۆ لەسەر ئێمە پرسیارێکی تر سەبارەت بە کوردستان تۆ دەزانی کە هەرێمی کوردستان غازێکی زۆر هەیە لەژێر خاکەکەی چۆن دەتوانێت کوردستان مارکێتەکانی نووزەی لە من پێم وایە پرسیارەکە پرسیارێکی گرنگە و بابەتی گاز و نەوت بەڕاستی ڕەهندێکی سەرەکین لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە لە ڕووی جیۆسیاسیەوە زۆر کاریگەرن بەڵام دەبێت وەکوی کە تۆ ئاماژەت پێدا ئەم گاز و نەوتە بگوازێتەوە بازای نێودەوڵەتی ئەوە خاڵە گرنگەکەی ینی گرنگ نییە کە هەتا بەڵکو گرنگە لە بازارە بوونیە بێت چۆن ئەم کێشەی چۆن چارەسەر دەبێت بەڕاستی بەشێکی ڕەهندێکی نیشتیمانی هەیە کەوایە بەم دوای یاسایەکەیە کە دەبێت یاساکە دەزیژانی بکات کە چۆن نەوت و گاز دەڕواایە دەکو دەزان دادگای فیدراڵی عراق بڕایەکی دەکردووە ئەمەش تۆزێک بربەسی دروست کردو بۆ نەوت و گازی هەیە ئامادەن بۆ ئەوەی بۆ نەوت یان پێتان وانە کە ئەمە ڕوو بدات رووسیا لەوانەیە رووسیا لە دژی ئەم هەنگاوە دەوەست من پێم وایە بۆ خۆی بەرامبەر بە عێراق وڵاتانی پێم وایە رووسیا بۆ خۆی کێشەی زۆری هەیە هەوڵ نادات کە دەستێوەردان لەمە بکات هەوڵدا پەیوەندێکی باشی هەبێت لەگە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە رووسەکان نانەوێت کەوا بچنە ناو سیاسەتێکی دژمنکارانەوە بەرامبەر هیچ دەوڵەتێکی دیکە نانێت دژمنی دیکەی زیاتر بۆ خۆیان دروست بکەن بە تایبەتی لە پشە سازی وزە و نەوتدا چکە بەڕاستی گازش بۆ خۆی کێشەیەکی دیکە ئەوە یەک ساڵانێکی زۆری پێ بۆ گەشە پێدان و بۆچی رووسیا بێت ئێستاکە کێشە دروستکە لەسەر پرسی گازێک کە بۆ خۆی پەیوەندێکی باشی لەگەڵیا هەیە کە لە کاتێکدا هێشتا ئامادە نیشتەکە یعنی دەزانن کە ئەمە چەندین ساڵی پێویستە بۆی ئەم نەوت و گازە بگاتە ئەوروپا و بێتە جێگرەوەی گازی رووسیا بۆیە لە هەمان کاتە بۆ خۆی کێشەی دیکەشی هەیە بۆیە بە بڕای من کەوا رووسیا ڕازێ بێت لەسەر هەر ڕکابەریەک کە لە نێوان وڵاتاندا دروست دەبێت و پێشی خۆشە بە بڕای من و دەزانێت کەوا ساڵانێکی زۆر پێویستە تاوەکو جێگرەوەیەک بۆ گازی رووسیا دروست بێ بە تایبەتی بۆ دەوڵەتانی ئەوروپا بۆیە بابەتەکە پەیوەنددارە بکاتەوە بەڕاستی ڕەنگە تۆ ئێستا هەنگاوێکی دروست و نایە بە هاوێژی بەڵام ڕەنگە 20 هەنگاو باوێژی بتوانانی گۆڕانکاری لارەکە بکەیت بۆیە کێشەکە ئێستا پێویستە بۆ ئەوروپا و چۆن ئێستاکە کێشەی ئۆکرانیا چارەسەرکرێ ئەمە سەرەکی ترین قەیرانەکە هەموو جیهان جەختی لەسەرەتی بۆیە بە بڕای من ئەمە وەڵامی منە بۆ پرسە ئەمە بیرۆکەی تووە زۆر سپاس بەڕێز ڕەمۆن بۆ مای خۆشحاڵیم بوو زۆر سپاس زۆر